هەموو ئەو شەهیدانەی کرد هەبوون بە سمبول و ڕەمزی ئەم زانکۆی و میلەتەکەمان لە بەرخۆدان و قوربانیدانە. بۆیە زانکۆی سلێمانی پێویستە بەردەوام بێدەن بەخشە گەورانەی بە تایبەتی لە ڕۆڵە ئەکادمی زانستیەکەیە لەو ڕۆڵانەی کە ئەتوانێت جارێکت بێتەوە ناو ئەو کۆمەلگایە و لە ڕێگەی سازدانی ئەم جۆرە مناسەبەتانە دەرگا و دەواازەکانی خۆی بخاتەوە سەرپشت و تێکەڵ و تەفاعولات بکات لەناو خەم و ژان و ئومێد و ئامانجی میلەتەکەمانە. ئێمە لە وەزارەتی خوێندنەوەی باڵا دڵخۆشین بۆی زانکۆکان لەم سەردەمەیاندا بەتایبەتی لەم کابینەیەدا کە ئێمە لە خزمەتی ئێوەین توانیوانە باشتر دەرکی ئەو هەموو و خەم و خەونانەی میلەتەکەی خۆمان بکەین و ئەوەندەی پێمان کرابێ و دەرفەت ڕەخسابێ و دەرفەت و توانامانەوە بێ هەوڵمان داوە زانکۆکان بخەینەوە ناو کۆمەلگا و بخینەوە سەر ڕەوتە ڕاستەکەی خۆی کە ئەوە زانکۆکان دەبێت کۆمەلگاکان دروستکەن نەک بە پێچەوانەوە بکەون لەژێر هەژمونی کۆمەلگاوە. لەبەرەوە زانکۆی سلێمانی خۆتان نەزانن جێگەی دڵخۆشیە لە ماوەی ڕابردوودا لە هەموو ڕوانکردنە نیشتیمانی و جیهانیەکانە زانکۆی سلێمانی بە بەردەوامی جێگەی ئەو پڕی دڵخۆشیە کە وردە باشتر دەڕاتە ئەو شوێنەی کە شایستەی خۆیەتی. ئێمە ئومێدمان وایە زانکۆی سلێمانی باشتر بتوانێت موقعیتە ئەکادمیەکەی لەناو ڕیزبەندی زانکۆکانی جیهانە باشتر بدرۆشێتەوە. خۆشحاڵیشم بۆ پەڕی دنیایەوە توانم ئەو وژدەیە بدەم کە زانکۆی سلێمانی ئەو پۆتانسیۆڵ و وزەی باشی تێدایە، توێژەری زۆر باشی تێدایە، مامۆستای زۆر باشی تێدایە دەتوانێت موقعیەتی شایستەی خۆی لەناو ڕیزبەندی زانکۆکانی جیهانە دەستەبەر بکات. خۆشەویستان، نەورۆزی ئەم ساڵمان لە ساتەوە تێکاکەینەوە کاگەرچی شەرەف و شانازیە لە سایە ئازادی و خوێنی شەهیدەکانی وڵاتی خۆمانە ئێستا هەموو میلەتەکەمان ئەمڕۆ ئەڕاتە دەرەوە دەشت ئەڕاتە سەیران و گەشت، بەڵام نابێت دەیمان بچێ ئەرکی لە پێشینەمان چییە ئەمڕۆ. نەورۆزە گەندەیەکە لە هێماکانی یەکێ لە ئاماژەکانی ئازادی و سەرفرازی نەتەوەکەمان بێ لە بەرامبەریشە داوامان لێ دەکات ئەو ئازادی و سەرفرازیە ئەو دەستکەوتانە کە لە ڕاپەڕین لە پێش ڕاپەڕین لەناو مێژووی درو درێژی ئێمە لەناو کۆست و کارەساتە هێناومانەوە بەدەستمانێناوە ئەمڕۆ دەبێت نەورۆز ببێ بە مەحەطەی بەخۆداچوونەوەمان لەکوێین وە دەبێت چی بکەین. میلەتەکەمان شایستەی ئەوەیە شەهیدەکانمان چاوەڕوانی ئەومان لێ دەکەن کە باشتر تەواو و کۆک و برابین لەگەڵێک. دەستکەوتەکانی ڕابردوومان تەنها یەک شت ئەیپارێزێ، هەرچۆنی یەک شت بەدیهێنا تەبایی و برایی بەدیهێنا تەبایی و برایەتیش ئەیپارێزێ. بۆیە بەناوی خۆمون ئێوەی بەڕێز و وەزارەتی خوێندنەوەی باڵاوە پەیامێکی خۆم پەیامی میلەتەکەمان پەیامی کەسەکاری شەهیدانمان ئەگەیەنی بەسەرکردایەتی سیاسی کوردستان کە ئەو دەرفەتانەی لە عێراق هاتن دەپێش پێویستی بە تەبایەتی و برایەتیە. ئەو هەڕەشانەی کە لێ ترسین ئەو مەترسیانەی کە ئەترسینگەی پێویستی بە تەبایەتی و برایەتیە. بۆیە داوا لە هەموو لایەنکەین بۆچوونی تایبەتی، بۆچوونی حیزبی، بۆچوونی سیاسی ئایدۆلۆژی بەلاوە بنبێن و بەرژەوەندە باڵەکانی گەلەکەمان کۆڵام بکاتەوە. دەبێت عیبرەت وەربگرین لە پەردەکانی مێژوو. مێژووەر بۆ خوێندنەوە نییە، ئەم موناسەبەتانە شەر بۆ پەڕکەی و خۆشی نییە. پێویستە بمان خاتە سەر کەڵکەڵەی ئەوەی بە ترسەکان وەکو خۆی دەرک پێ بکەین وزە و توانا و ئیمکانێتی وڵاتی خۆشمانی بۆ دەستەبەر بکەین. ڕاستێکی لەبیر نەکراوە هەموو کەسێک زانێ ئەوەی لە وڵاتی ئێمە لە مێژووە بەرساتەوە بەرەمی تەبایی و برایەتیە. ئەو فرسەتانەشە کە لە دەستمان داون ئەو فرسەتانەشە کە دەکرا باشتر استثماریان کردن نەمان کرد هەمووی بوو بە قوربانی تەفرەقە و جودایی و پەرتەوازەی. بۆیە ئیتر میلەتەکەمان تەحەمولی پەرتەوازەی ناکات. داوا دەکات لە سەرکردایەتی سیاسەتەی خۆی کە بە چاوی ژیری و هوشیاری و هەستکردن بە پرسیارەتی خۆناغەکەوە بێنە مەیدان و درفتەکان وەلا بنێن و بەژۆندە باڵەکانی میلەتەکەمان کۆمان بکاتەوە. من نامێستەتان بێشێنم، بەڵام دەمە دەزانم
لم تركتا زاد لهرشتك تركيز كدنا سرويك أم ملتتنا بيكريزي وبتبايو ببراتي أتواني روبروي أرنجاري تحدي كان بيتوا واشتواني دستبري ما فكاني خوي بكاتوا هموت أنا زان أو جوغ الدبلوماسي السياسي كيسال الداو تشكو جيهانو لعراق شهر كما أنا لا أماجتي بريوة دركوتي تريج بريوة لأن معادلات السياسية تعزيز بتكرش بس الصالي رابردو همو أمباردو خاني كيسان بين بشريك لشيطان دروز مو بس هو ككرد خوي وبتنها خوي فاكتر داخلك خوي نيتواني خوي آماده كبو بوران كاريانا هممان أو قليه مانه بوشي باو بابيران أوائل نكر باش أم قليه كروايا أي بوشي خوان نايكين أم جوابش بيش تستقدادي سياسي كردو حزب سياسي كاني كردستان برجون دي بالاكاني ملي تكمان أمان جدوركان من خيني شهيدان من خيني قرباني چندي سالمان نكرة قرباني عنادي سياسي ملداني نار روي حزبايتي ويا جارك دي بيروز بايتاني يكم يودانا نوروز سركدادي سياسي كرد خوها بسينيو همون بيكو برو أمان جدوركان جارك دي بيروز بايتاني يكم كل سالي كلتا بيروزي ونسال حدي شادي لەگەڵ مەولەوی شاعیردا ئێمەش دەڵێن نیشانەی نەورۆز وادەی وەهاران یا نەژئی ئامان نامەی نیگاران. بەڕێزان ئامادەبوانی هێژا بە گەرمی دووبارە بەخێراتنتان دەکەین. بە چەپڵە ڕێزانی ئێوەی خۆشەویست هاندانی ژەمیارە بەتواناکانمان کە هەمیشە لە پێش هونەرمەند و گەورەبیاوانی هونەری کوردیەوە کار دەکەن بەجۆگەن. هەرێک لە بەڕێزان بەڕێز هونەرمەند و ژەمیاری بەتوانا گەنجە خوێندنەکەی شاعیرەوان کاکە ڕێباز سادق بە ئامێری ڕاهێنین با بەڕێزان فەرموون. بەڕێز جەنگین جەمال بە ئامێری زەرد. چەپڵە ڕێزان و هاندانی ئێوە گەرموگورتریان دەکاتەوە. بەخێر بێن. هەردی مەجید بە ئامێری ڤیۆلا. کاکە زانا عەزیز بە ئامێری چەلۆ. کاکە شەهرام بە ئامێری پیانۆ. دووبارە بەخێر بێن. سەرپەرشتی گروپ و ئەرێنجی کارەکانی هونەرمەندی گەورەی خۆمان توانا خورشید دەکەن پارچە موزیکێکمان پێشکەش دەکەن سەرەتا.
خۆش بێ و ماندوو نەبن هونەرمەندانی بەتوانای کورد. ئەمڕۆ زانکۆی سلێمانی باڵاپۆشە بە نەغمەی ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی. ئەمڕۆ لە بڵندگۆی زانکۆی دایکەوە کە زیاد لە نیو سەدەیە لانکەی زانست و خەبات و هونەر و شعری کوردی ڕۆحی بەبەردا دەکرێت. نالی و مەحوی و سالم و کوردی گوێبیستی سۆز و محیبەتی شارەکەی بابانن. دەنگێک لە گەوهەر، دەنگێک کەیلی خۆشەویستی نیشتیمان و ئاوێتە بە شەتاوی ئەوین. دەنگێک ساتێک لە سلێمانی و ساتێ لە مەهاباد، ساتێ لە دیاربەکر و ساتێ لە عەفرین. دەنگێک بە قوڵی لە دڵەوە دێت و دەگات بە دڵ